هەڵبەتە باس لا تەوەری دووەمی پرۆگرامەکەمانەکەین و تەوەری کۆتاییە باس لا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکەین لە نێوان هەولێر و هەروەها بەغداداوە کە زانین کە دادگای فیدراڵی لە ماوەکانی ڕابردوودا چەندین بڕیاری گرنگی دەرکرد کە هەندێک لە بڕیارەکان بەڵێ دڵخۆشی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دەکەوتەوەی مەمانەیە بزانین کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نێوان بەغدا و هەروەها هەولێردا بەشی ئاگاداری خۆ چارەنووسی چییە بێت بە میوانداری زۆر بەڕێز محەممەد حسێن کە بەڕێزیان شارەزای ئابوورین و ڕاستەوخۆ لە ستۆدیبانی کورسادنی سۆ لەگەڵماندا کاک محەممەد سڵاو لەبێت بەخێر بیت کامبیانی باش سپاس بۆم دەفەتە خۆش حاڵم لە خزمەتی بەنێرانی سپاس بۆ ئامادەبوونت کاک محەممەد تۆ کە زانین کە وەزیری دارایی باسی لەوە کردووە کە ئەبێت لیستی ناوی یاخود موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت بۆ بەغدا بۆ ئەوەی کە موچەکە بنێرێت بۆ هەرێمی کوردستان و موچە دابەش بکرێت ئەتوانین بڵێن کە لە پێشوودا ئەم لیستە نەنێراوە بۆ بەغدا یاخود لیستەکە لای بەغدانیە کە دووبارە داوای کاتەوە بۆ ئەوەی کە موچە بنێرێت یاخود ئەمە وەک ئەو وایە کە کێشەیەک بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بکات. بەڵێ هەندێک من ئاگادار بم لە مانگەکانی پێشوشدا لیستی موچە و تا حدێکی زۆر راپۆرتی دارایی وردەکار لەسەر خەرجیەکانی حکوومەتی هەرێم نێردراوە بۆ وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی عێراق و راپۆرتەکانیشان قبول کردووە هەر لەسەرەوە بنەما مانگی ڕابردوو 618 ملیار دیناریان نرد بۆ هەرێمی کوردستان. ئەمەی وەزیری دارایی دوێنێ وتی تا حدێکی زۆر شتێکی چاوەڕوانکراوە و هەر ئەبێ واش بێت چونکە وەزیری دارایی ئیشی ئەوەیە قانون جێبەجێ بکە و حکمی دادگا جێبەجێ بکە ئەو تەکیدی لەسەر جێبەجێکردنی دوایین حکمی دادگای فیدراڵی عێراق بووە لەبارەی مەسلەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و چۆنیەتی دابینکردنی ئەم موچەوە ئەوەی کە هەردوو حکوومەتی هەولێر و بەغدای ئیلزام کردو بە دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم ینی شتێکی نۆرماڵ و ئاساییە بەڵام مشکیلەکە لە لایەنە تەکنیکیەکەتی لە چۆنیەتی جێبەجێکردنی قرارەکەیە دیارە ئەو قانونیانە ئەو دادوەرە بەڕێزانەی کە حکومەکەیان دەرکردووە ڕەنگە حسابی ئەویان نەکرد بێ کە جێبەجێکردنی ئەم حکومە لە ڕووی واقعی وە هەندێک جار ڕەنگە کاتێکی زۆر زیاتری بێ لەوەی کە هەیە و ئەوانش کاتیان تهدید نەکردووە هێندەی من بزانم و تێگەیشتم لەوەی کە حکومەکەم خوێندۆتەوە بەڵام مشکیلەکە ئەوەیە کە دوێنێ وەزیری دارایی خات و تەیف ئەڵێ لە مانگی سێوە ئیتر ئەبێ بە پێی سیستەمی بانکەکانی عێراق بەتایبەتی بانکەکانی حکوومەتی فیدراڵی عێراق هەموو موچەخۆرێک لە هەرێمی کوردستانە هەژماری بانکی هەبێ ئەوەی ئەوان پێڵێن تەوتینی ڕەواتبەکانیان پێ بە پێم هەژمارانە موچیان پێ بدرێ لە ڕووی تەکنیکیەوە مەحاڵە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵیش هەردووکیان پێکەوە نیەتی باشیشیان هەبێ بیشیانەوە بیکەن ناتوان لەم مانگە هەژمار بۆ ئەم هەموو موچەخۆرە کاتە ئەمە کۆسپێکی چرە بێت لە بەردەم نردنی موچەکە ئەگەر بیانوێ بیکەنە کۆسپ ئەگەر بیشیانەوێت چارەسەری بکەن و کۆس دروست نەکەن نەخێر هیچ پێویست ناکە ئەمە کۆس بێ جارێ ئەتوانن بە پێی لیست و قایمەی ڕەواتبی حکوومەتی هەرێمەکەوەی پێشتر هەبووە موچە بن ئەم ساڵیش بیەن لەم ڕۆ دەست پێ بکەن دەستکەن بەکردنەوەی هەژمار بۆ هەموو ئەو 1,200,000 موچەخۆری حکوومەتی هەرێمەتی بزانەکەی هەژمارەکان تەوا بۆ وەختە بە هەژمار بیەن بە پێی هەژماری بانکی باش کات ئەگەر لە ئەمڕۆ دەست پێ بکەن بۆ نمونە ئەوە ئەتوانین بڵێن کە هەژمارەکان تەواو بێت یعنی هەژماری بانکی بۆ هەموو فەرمانبەران ئەکرێتەوە و لە مانگی سێ بۆ موچەدا بەشەکرێت حکوومەتی فیدراڵی عێراق خۆی ئەمەی کردووە بۆ موچەخۆرەکانی خۆی ئەتوانن هەر ئەوەش بکەن بۆ موچەخۆرەکانی هەرێمی کوردستان ئەشتوان بانکەکانی تر بانکە ئەهلیەکان لە کوردستانە بخەنە پرۆسەکەەوە خێراتر بیکەن ئەگەر بیانوێ بیکەن سەرکە خۆی مەسەلەکە چییە ئەگەر سیاسیەکان بیانوێ مەسەلەکە چارەسەرکەن و موچەی موچەخۆرانی حکوومەتی هەرێم بن ئەم بڕیارەی دادگای فیدراڵی عێراق نەکێشیان بۆ دروستەکان نە ئاستەنگیان بۆ دروستەکە بەڵکو ئەکرێت سەپۆرتیشان کە یارمەتیشاندا لەوەی شتەکە بکەن لانیکەم حجە و پاساوی قانونی ئەدا بەدەستیانەوە و ئەگەر بیشیانەوێت نەیشیانەوێت بیکەن و لە بیان و پاساو بگەڕێن هەر ناو ئەم بڕیارە پاساوی ئەویان ئەدرێتێکن ئەگەر نیکەن کەواتە ئەمەیە تەکی لە سەرێک خاڵ بکەم کە بەداخەوە لەو گفتوگوانی لە دوو ڕۆژی ڕابردووە لە میدیا و فەزای گشتی کوردستان نایە کەس باسی ئەمەی نەکردووە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی عێراق لەسەر مەسەلەی موچەی موچەخۆرانی کوردستان نە یارمەتی دەرە نە ڕێگرە نە کێشە دروستەکانە شایستی ئەوە شێوەکو مژدەیەک بە خەڵکی بفرۆشیتەوە ئەم بڕیارە هاتووە جارێکی کە ئەو چوارچێوە دارایی و سیاسی و ئیداری هەیە لە کوردستانە بۆ معالجەکردنی مشکیلەکە
بیری هێناوەتەوە و فۆرمۆلای کردووە لە چوارچەوەی حکومێکی قانونیە. ئەم حکومە قانونیە دووبارەیەکەم و ئەگەر سیاسیەکان لە بەغدا و هەولێر بە تایبەتی بەغدا بیانوێ موچەی موچە خۆران بدەن ئەم بڕیارە پاساوێکی باشە بۆی بە خێرایی دەستکەن بە موچەدان و تر ئەو کێشانە دروست نەکەن لە ڕابردووە هەبووە و ئەگەر نەشیانوێ موچەی موچە خۆرانی هەرێم بدەن و بیکەنە بەشێک لەو هاوکێشە سیاسی و ناوکۆکیانی لە بینی هەولێر و بەغدایە خۆی ساڵی ڕابردوو کردیان ئەوە ئەم بڕیارە بەڕاستی ئەکرێت یەک دنیا بیانویانە داتێ بۆی ئەوە بکەن. بڵێ کاک محەممەد سەرباری بۆ چوونەکانت بەڵام فەرمانبەرانی هەرێم دڵخۆشم بە بڕیارەکانی دادگای فدراڵی لێرەدا مەبەستم پرسیارەکەم ئەوەیە حکوومەتی عێراقڵە ئێمە ڕاستە پرۆسەکەی ئەوان 4-5 ساڵی خان بەڵام ئەڵێ ئێمە بەهۆی ئەوەی ئەزمونمان پێیا کردووە ئەگەر هەرێم زانیاری و داتامان باتێ ئێمە پرۆسەکە بە مانجێک جێبەجێەکەین پێشببینی چییە بۆ ئەوە سەرباری ئاسەگەکان باشە من بزەبت نازانم کەسێک لە حکوومەتی فدراڵی عێراقا وای وتووە بەڵام سێرکە حکومەکەی دادگای ئەوەی ئێمە شارەزایمان پێیا کردووە بەڵێ سێرکە من لە BBVA یەکێکە لە بانکە هەرە پێشکەوتەکانی ئیسپانیا ماوەیەک بە لە ئیسا هەژمارێکی بانکیم کردو پرۆسەکە سەروی نیو سەعات زیاتری پێشی بۆ یەک هەژمار بۆ تاقە یەک کڕیارکردنەوە ئەوش من بووم یەک کەس لە بانکی بازرگانی عێراق هەژماری بانکیم کردوەوە نزیکە یەک سەعاتی پێچوو هەر خۆم ئەزمموی خۆم شخصی خۆم ئیسا هەژمارەکان ماوەکو شایەتیش ئامادە بەم شایەتێ بم پرسیارم کرد ئەمشەو لە برادێک لە بانکی بازرگانی عێراق تێکڕای ئەو کاتەی ئێوە پێویستانە بۆ یەک هەژماری بانکی بکەنەوە بۆ کڕیارێک کڵایەنتێک چەنە وتی 30 دقه تا 40 دقه با بڵێن تێکرا نزیکەی 35 دقەمان کات پێویستە تۆ بیهێنە بەرچاوی خۆت ملیۆنێک و 200,000 و زیاتریش موچەخۆری حکوومەتی هەرێم هەیە ملیۆنێک و 200,000 35 دقه کات بەرە ئەمانە هەموو بانکەکانی عێراق تەنیا 2 لقیان هەیە لە کوردستان لقی TBI لە هەولێر و لە سلێمانی ڕافیدەین و ڕەشید لقیانیە لە کوردستانە کی ئەم پرۆسە ئەکا کاک محەممەد بۆ بەرچاوڕوونی بینەران کەواتار وەڵامەکەی خۆ دەکەمەوە بە پرسیار ئەگەر لێپسراوانی بەغا و هەولێر لە دانوستانەکانیان سەرکەوتوو بن و داتاکان بە تایب گاتە بەغا بە پێشببینی تۆ وەک خۆ دامەژەتیانی و سعات بۆ 40 دقی پێچێت ئەگەر ئەم پرۆسێ داتا و شتەکان بە تایب گاتە بەغا باشە پێشببینەکەی لە ماوەی چەنە ئەمە تاوابێ و ئەمە وەک بەرچاوڕوونێک بۆ بینەران من دژی ئەوم بەو منتەقە کات تهدید بکرێ بۆ دروستکردنی هەژماری بانکی چونکە پرۆسە زۆر ئاڵۆز ناڵین بە دیاریکراوی هەنێ تەقدیرات هەیە ئەڵێ ئەگەر بێت بەسم بە دیاریکراوی نیە ئەگەر بتەوێت ملیۆنێک و 200,000 هەژماری بانکی بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەیتەوە هەنێ تەقدیراتی سەرەتایی هەیە بەم ئیمکانیەتی ئێستا TBI لە کوردستانە سەری 4 ساڵی کاتی پێویستە بەڵام موچەخۆران لە مانگی سێشا موچیانەوێ ناتوان ئەوە نەک 4 ساڵ 4 ڕۆژی چاوەڕێ بکەن وەزعەکە هی ئەوە نیە چاوەڕێ هەژماری بانکی ئەم لۆجیکی گرێدانەوەی موچەی موچەخۆران بە هەژماری بانکی وە غەڵەتە نابێت وابێ ئەبێ لێگەڕێی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال پێکەوە ئیش بکەن وردە بە بەردەوامی هەژماری بانکی ئێستا بڕێک دروست کراوە لە کوردستانە ینی هەیە ینی شتەکە قورس نییە گەربیانێ نیکەن بە کێشە و دروستی بکەن قورس نییە وردە نەک قۆناغ بە قۆناغ لەم ڕۆ دەست پێ بکەن و نەوەسنکەی تەواو بوو ئەتیمات بکەنە سەر هەژماری مانکی یا قۆناغ بە قۆناغ ئەم ساڵ ئێستا لە ئێستا بۆ منە وەزارەتی ناوخۆ دەست پێ بکەن بزەبت کە وەزارەتی ناوخۆ هەموو هەژماری بۆ کرا با لە وەزارەتەوە دەستکەن بە دابشکردن بە پێی هەژمار ئەوانی کەی تەواو بوو بەوە بکرێ نیشتەکەن پێویست ناکات بکرێتە کێشە ئەمە شتێکی زۆر تەکنیکی بەسیتە بەڵام دووبارەیەکەمەوە ئەمە هەم پاساوە بۆ چارەسەرکردنی کێشەکە و دانی موچە لە کاتی خۆیان و ئەشکرێ پاساو بێ بۆ گەشەڵکردن و موچەنەدان وەک ئەوەی لە ساڵەکانی ڕابردووە بینیمان ینی من بەڕاستی دژی منتەقی گرێدانەوەی موچەم بە هەژماری بانکی و ئەوەی تەوتینی موچەوەکو خۆیان باشە کاتە کاک محەممەد دەتوانین بڵین کە موچەی ئەم مانگە چۆن ئەدرێت چونکە 6 ملیار دینارەکەەوە هیچ نەماوە لەگەڵ ئەوەیە ئەتوانین بڵین کە وەک مانگەکانی ڕابردوو ئەکرێتە سەر هەژماری بانکی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەمە چۆنە نێرە وەک شارەزایەکی ئابووریش پێشببینیەکەی لە کام موچە بدرێت یاخود پارەکە بدرێت بە موچەخۆرانی بەپی لە دوانی تەیفسامی مەفروزە ئیتر لەمڕۆوە حکوومەتی هەرێم لیستی موچەی موچەخۆرانی بنێرە بۆ وەزارەتی دارایی عێراق وەزارەتی دارایی عێراقیش بە پێی کۆتاژمارەی هەرێمی کوردستان چەند پارەی پێویستە بۆ هەموو موچەخۆرەکانی کە نزیکەی هێندەی من بیست بێتم 920 ملیارێک شتێک زیاتر یا کەمتر موچە بنێرێ بۆ هەژمارە بانکیەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێمیش بەو ئالیەتی پێشتر هەیبووە ئەم مانگەشە بێدابەشی بکەن لە دوای ئەمەوە بە قەناعەتی من زۆر زەرورە ڕاستەوخۆ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان
لەگەڵ بەرپرسانی بەغدا دانیشن گفتوگۆی چارەسەرکردنی ئەوە بکەن لە مانگەکانی داهاتوە چی کرد نەک بۆسن هەتا ئاخری مانگیسی هەم بە گورگە فڕە بچنەوە بۆ بەغدا و دەستکەنە مشتوم لەمڕۆ ئەبێ مناقەش لەسەر ئالێتێک ڕێکەون کاکە مادام وایە وەرن ئێمە لەمڕۆ دەسەکەین بە دروستکردنی هەژماری بانکی بۆ هەموو موچە خۆران بە ئەو بانکانە ئێوە ئەتیما دەکەنە سەری بابێت هەژمار دروست بکە وردە هەژمار دروستەکەن قۆناغ بە قۆناغ ئەم ساڵ ئەم مانگە وەزارەتێک دوو مانگیکە وەزارەتی کە خۆی شتەکە زۆر قرس نییە ئەکرێت لە ڕووی تەکنیکیەوە بەڵام ئەوەیە کاتی پێویستە ئەبێ کاتی خۆی پێ بدرێت کاک محەممەد ئەگەر 920 میلیارد دینارەکە بگات حکوومەتی هەرێم ملزم نابێت کە پلە بەرزکردنەوە دەست پێ بکات چکە بەڕاستی ئەمە جگە لە مەسلەی کێشەی موچە دواکەوتنی کەی دەکەی وەری ئەگرێ فەرمانبەر مەسلەی پلە بەرزکردنەوەش گرفتی شکەیە کە بەرۆکی فەرمانبەرانی هەرێمی گرتووە ئەگەر 920 میلیارەکە بنێرێت خۆی نەکەیە ئەوە تا حدێکی زۆر مەسلەیەکی قانونی و ئیداری تایبەت بە حکوومەتی هەرێمە بەڕاستی من نازانم چۆن بەڵام حکوومەتی هەرێم بە پێی قانون بە پێی ئوسوڵ و ڕێکارە ئیداریەکان حکوومەتی هەرێم هەر ئەبووە پلە بەرزکردنەوەی ڕانەگرتایە پرسیارەکەی ئەڵێ کەسێک لە مامۆستانایەکی ئاینێ پرسێ مامۆستا ئەکرێ نوێژ بەبێ دەست نوێژ بکرێ ئەوشتوینە وەڵاشتی وا چۆن نەکرێت لە بەڵام من کردم و بوویش ئەجا حکوومەتی هەرێم پێشتر ئەم قانونایی و ئەم ڕێکارە ئیداریانەی پێشتر بە پاساوی ئەوەی پارە نایەت و پارەکەمە بەڵام ئەگەر 920 میلیارەکە بگات ئەو کاتە من پێم وایە جوابی پرسیارەکە تا حدێکی زۆر ناو پرسیارەکە ئەوەختە ڕەنگە حکوومەتی هەرێم پاساوی نەمێنێ بۆ ئەوەی پلە بەرزکردنەوە لەوە زیاتر دوا بخە کارە بواە دوای نەخستایە چونکە ئەوە مەسلەی پلە بەرزکردنەوە مافی و شایستەی دارایی کارمەندان و هەموو فەرمانبەرێکە بۆ خۆی بەڵام کە کردوێتی حکوومەتی هەرێم پێشتر با بڵێن پێشێلی یاسا و ڕێکارە ئیداریەکانی خۆی کردووە تاکەی بەردەوامە لەم پێشێلکاریە وەکو تۆوتر ڕەنگە ئیتر ئەگەر دۆخی دارایی هەرێم سەقامگیری بێ ڕەنگێتی بیانووی دارایی نەمێنێ بۆ بەردەوام بوون و پێشێلکاریە بە قەناعەتی من باشە کاک محەممەد ئەگەر هەموو ئەم کێشانە چارەسەرکرا و هەژماری بانکش بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کرا ئەتوانین بڵێن کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەرە بێت و موچە هەموو مانگێک لە کاتی خۆی ئەدرێت بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان چووکە تا ڕادێک فەرمانبەرانی هەرێمی کوردستان متمانیان نەماوە بە حکوومەت بە ئەوەی کە هەموو مانگێک لە کاتی خۆیان موچەکە بگات یەکێک لە دەستکەوتەکانی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی عێراق کە بە قەنعاتی من زۆر زەرورە ئیشی لەسەر بکرێ ئەوەیە بە جۆرێک دۆخی موچەخۆران و دۆخی دارایی هەرێم تەثبیت بکرێت سابت بکرێت لەو ڕێکەوتنەی لە بینی هەولێر و بەغدا هەیە لە علاقەی بینی هەولێر و بەغدا کە دوور بخرێتەوە لە ناکۆکیە سیاسیەکانی بینی حکوومەتی فیدراڵی عێراق و حکوومەتی هەرێم چونکە لە نێوان هەولێر و بەغدا یەک دنیا مشکیلەی تر هەیە مشکیلەی مەسەلەی ناکۆکی لەسەر زەوی و ناوچەی جیگرافی هەیە ئەوەی مادەی 140 و ناوچەجێ ناکۆکیەکان ناکۆکی لەسەر تعریفکردنی هەنێ باندی دەستور هەیە ئەوەی سەلاحەتی هەرێم لەکوێ کۆتاییتیە و لەکوێ دەست پێەکە یاخودی بەغدا لەکوێ کۆتاییە و لەکوێ دەست پێەکە ناکۆکی لەسەر ئیدارەدانی داهاتە نانەوتیەکان هەیە مەسەلەی دەواازە سنووریەکان و ئەمانە ئەکید ناکۆکی هەرێم و بەغدا لەم ساڵ هەمووی چارەسەر نابێ و بەم بڕیارە چارەسەر نابێ بەڵام ئەگەر ئەم بڕیارە دەرفەت بە بەرپرسانی هەرێم و خەڵکی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقیش مەسلەی موچەی موچەخۆران جیاب بکرێتەوە لەم ناکۆکی سیاسیانە بە قەنعاتی من ئەمە دەستکەوتێکی باش و گەورەیە ئەمە لە ئێستا مسۆگەر نەبووە و نازانم ئایا ئەکرێ مسۆگەر بکرێیان نا ئەمە ماوەتەوە ڕەنجی سیاسی ئەوێ هەوڵی ئەوێ ئیشی بەردەوام و لۆبی بەردەوامی ئەوێ ئەگەر بەم ئتیجاها ئیش بکرێ بکەن بەرپرسانی هەرێم و نوێنەرانی هەرێم لە بەغدا بە قەناعەتی من تا حدێکی زۆر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان و دۆخی ئابووری هەرێمی کوردستانی شەبێ ئەو وەختە خەڵک بەردەوام دەستی لەسەر دڵی نییە بۆ ئەوی دەیخوایە دۆخی هەولێر و بەغدا چی لێیە ناکۆکیەکان چی لێ و ئایا موچە ئەبرن ئەم مانگە یان نایبرن یعنی ئەمە با بڵێن هەم دەرفەتێکی باشێدا بە حکوومەتی هەرێم تەرکیز بکاتە سەر چارەسەرکردنی کێشەکانی دیکەی کێشی علاقەی بە مادەی 140 هەیە ئەوەی کە علاقەی بە دەواازە سنووریەکان و هەیە ئیدارەدانی داهاتە نانەوتەکان و مەسلەی باج و ئەمانەوە هەیە بۆیە ئەم بڕیارە دەرفەتە دووبە تاکیدەکەم لەسەر نقطە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی عێراق دەرفەتێکی باشە بۆ ئەوی بە یەکجاری ڕێخۆشکەر ئەبێتە ڕێخۆشکەر زۆریش بۆی موچەی موچەخۆران دەربکرێت لەم ناکۆکی و هاوکێشە سیاسی بینی هەولێر و بەغدا هەیە بەڵێ کاک محەممەد سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی کە لە ڕێی بانکەکانی فیدراڵی بانکی فیدراڵیەوە موچەدا بەش بکرێ تا چەند بیر لەوە کراوەتەوە بانکانە لقیان لە هەرێم بکرێتەوە ئەو دەمەش بەشیشترە لە گرفتەکان ڕاستە ئەو بانکانە خۆیان پێشتر هێندەی من بزانم ئامادە بوون لقەکانیان بکەنەوە لە هەرێمی کوردستان بەڵام مشکلە ئەوەیە بیناکانیان داگیر کراوە
مڵکەکانیان داگیر کراوە و بەرپرسانی هەرێمیش ئاسانکاریان نەکرد بۆ کردنەوەی ئەو لقانە ئەگینا ئەگەر ئەو لقانە بکرێتەوە نەکەتەنیا بۆ موچەخۆران بۆ زۆر شتی دیکە و بانکانە ئەکرێت سوودیانە بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەنێک لەم بانقانە زۆر جار قەرزیان دابین کردو بۆ خەڵکی عراق ئەگەر لە لقیان هەبواە لە کوردستان ڕەنگە خەڵکی کوردستانیش سوودی لەو قەرزانەوە بگراکو قەرزی عقار قەرزی یارمەتیدانی گەنجان و پرۆژەی بچووک و ئەمانە ینی بانکی ناوەندی عراق چەند دەست پێشخەریەکی هەبوو یەکێ لەو دەست پێشخەرانەی ئەوە بوو لە ساڵانی ڕابردووە پرۆژەی 2 تریلیۆن دینار قەرزی بچووکیە بوو بۆ گەنجانەوانی کە پرۆژەی بچووکیان هەیە ئەم قەرزانەی لە ڕێگەی ڕافیدەین و ڕەشیدۆ ئەگەیان بە خەڵک ئێمە لە بەرەو لقی ڕافیدەین و ڕەشید نەبوو لە کوردستانە خەڵکی کوردستان سوودی لەمە وەرنەگەن قەرزی عقار هەیە لە لای بانقەکانی حکوومەتی فیدراڵی عراق بەڵام خەڵکی کوردستان سوود لەم قەرزانە وەرناگرێت لە بەرەوەی لقیانە لە کوردستانە بۆیە زۆر زەرورە لقیەوە بانقانە بهێنرێتەوە بۆ کوردستان سەرڕای ئەوەی کە دۆخی موچەخۆران چی لێت و ئەم بانقانە چ ڕۆڵێکیانە بێت لە چارەسەرکردنی موچەی موچەخۆرانە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز محەممەد حوسێن شارەزای بواری ئابووری سواز بۆی کەمبانێ لەگەڵمانە بوو دوا کۆمەڵێک زانیاری زۆر بێ زۆر سپاس.